دۆخی حیزبە سۆشیال دیموکراتەکە بەرەو کوێ دەڕوات؟ یەکێتی نوێ بە ڕاست و چەپدا بەر بۆتە گیانی یار و نەیار. ماوەیەکە حیزبە سۆشیال دیموکراتەکە ئەو پارتەی کە پێی دەگوترا حیزبی چەپکە گوڵەکە بە ڕاست و چەپدا تێکۆشەران و دڵسۆزانی خۆی سزا دەدات. سەرۆکی ئەو حیزبەی کە بە کودەتەی کۆنگرەی 5 هاتە سەر کورسی کەسی یەکەمی دەسەڵات، بە خۆ ئەو هێزەی کە کردوویەتی بەداردەستی خۆی هەڵدەکوتێتە سەر ماڵ و بارەگە و شوێنی کەسابەت و بازرگانی و ناوەندە ڕۆشنبیریەکان. دۆخی سلێمانی ناجێگیرە. لە ماوەی تەنها یەک هەفتەدا 7 هاوڵاتی بە درۆن لە قەرەباڵغی شەقامدا کوژراون و 2 بازرگانیش بەهۆی هەڕەشە لێکردنیان هەڵاتون و شارەکەیان جێهێشتووە. کۆماندۆ ئەو هێزە نیزامیەی کە ئێستا لە دەرەوەی هەموو چوارچێوەکانی کاری سەربازی و لە دەرەوەی کاری هەموو دام و دەستگا فەرمیە دەوڵەتیەکان کار دەکات بۆ تا عەسایەکی عەبوس بەدەست سەرۆکی نوێی یەکێتیەوە بۆ تووڕەکردن و دەرنانی ئەوانەی کە ئامادەنین بکەونە ژێر ڕکێوی سیاسەتی تاکڕەوانەی ئەو کەسانەی کە کاتی دروستبوونی حیزبەکە لەدایک نەبوو بوون. گەڕکردن و بیانوگرتن بە کارگێڕی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی بۆ تا ڕۆژەوی میدیا و شەقام و ناوەندە سیاسیەکان. زۆرینەی خەڵک پێیان وایە جوڵە سەربازیەکانی سەرۆکی یەکێتی کە ماوەی 2 ساڵە لە هەموو دۆخێکدا دووبارە دەبێتەوە ئەنجامی باشی نابێت. لە هەمووشی سەرسوڕهێنەرتر و خەجاڵەتبارتر ڕادەستکردنی ئەندامێکی حیزبی دیموکراتی کوردستانە بە ئیتلاعات بە شێوەی ڕێککەوتنی پێشوەختە. ڕادەستکردنی ئەندامەکەی دیموکرات و خانەوادەکەی بە دوژمنی کوردستان کاردانەوەی نەک نێوخۆی بەڵک و کاردانەوەی نێودەوڵەتیشی لێکەوتوتەوە و نەتەوە یەکگرتووەکان دەست بە جێهۆشداری توندی داوە بە بەرپرسانی یەکێتی و بەرپرسی ئاسایشی سلێمانی. ڕووداوەکانی سلێمانی و نێوخۆی یەکێتی نیشتمانی خەریکە کوردگوتنی لە گرێژنە دەردەچن. لە ماوەی هەفتەیەکدا کوژرانی 7 لایەنگری پارتی کرێکاران بە درۆن و هەڵکوتانە سەر ماڵی مەلابەختیار و داگیرکردنی مڵک و ماڵەکەی و هەڵاتنی 2 بازرگان و ڕادەستکردنەوەی ئەندامەکەی دیموکرات پێشهاتێکی مەترسیدارە بۆ ناوچەکە. ئەو ڕوودا و پێشاتە خێرایانەش ئەگەر بە خێرایی پێشیان پێنەگیرێت دوور نییە سلێمانی و دەڤەرەکە نەکەونە دۆخێکی وەها نەخوازراوە کە کەس ئیدی نەتوانێت بەر بازیانەکانی و ئەنجامەکەی بگرێت.